سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامە ڕۆماڵی هەفتتان پێشکەش دەکەم. یەک ریزی وێردەنگی کورد هەمیشە بەشێکی سەرگی پەیامی حیزبە سیاسەکان بووە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی لە شێواز و جۆر و مامەڵەکردنی پەیوەندەکان لە ناو هێزە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستان گوزەراوە تا ڕادەیەکی زۆر پێچەوانەی ئەم بابەتی یەکریزی بووە. ئەمەش بە ئاشکرا لێکەوتی خراپی لەسەر بابەتی سیاسی کۆمەڵایەتی وە تەنانەت ئێستاش لە بواری حکومڕانی دروست کردووە. گرفتەکان بە دیاریکراوی چییە؟ ئایا گرفتەکان ئەوەندە زەق و دیارن کە لە توانە و ئیرادەی حیزبە سیاسەکان گەورە بێت و ئەو کێبڕکێ و ملمەلەتوندەی کە لەسەر ئاستی میدیایی و تەنانەت حیزب ئاستەکانی خوارەوە دەگوزارێت؟ ئایا سڕی نوێن کولتورە سیاکارێکی مەحاڵە چۆن بکرێت ئەمە بکرێ بە ئاشتەوایەکی سیاسی لە هەرێمی کوردستان؟ بەتایبەتی ئەمە دەزانین پەیوەندەکان و کاتە زیاتر خراپ دەبێت کە پەیوەندەکانی پارتیویەتی خراپ بوو بێت. ئایا هیچ هەوڵێکی تاگلایەنە دەستە جەمعی لێرە لەوێ هەیە بۆ ئەوەی کایەکەتی پارتی لەسەر کۆی ئەو کێشانێکی ئێستا هەیە کۆبنەوە؟ لە ماوەی ڕابردوو چەند هەوڵێکە بوو بۆم بابەتە حتمما بابەتی مەسەلەی عێراق و پێکەنانی حکوومەتی عێراق یەک دوو پرسیارێکی دیکەم دەبێت لە میوانەکەم بەڕێز شێخ محمود حەبیزادە کەسایەتی دیاری هەرێمی کوردستان و شاری سلێمانی کاک شێخ سپاس بۆم دەفەتە و بەخێر بێت. زۆر سواسانەکەم بەخێر بن سەد چاو. پرسیارەکە لە فەرمەعامەکەیە بۆ شوێ بکەم. ئێستا حەزەکەم وەکو کەسێکی بە ئاگا لە دۆخی سیاسی و هەم کەسێکی کۆمەڵایەتی ئەوەی کە ئێستا لە هەرێم دەگوزارێت دۆخێکی بێکێشە و بێگرفتە یاخود نەخێر دەبێت هەوڵی بەپەلی بۆ بدرێت بۆی چارەسەر بکرێت و ئەو گرفتانەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکو و حیزبە سیاسەکان بۆ تۆ بە دیاریکراوی چییە؟ بەخێر بێ سەد چاو. وەڵی من بەڕاستی نیگەرانم وەکو تاکێکی ئەم وڵاتە وەکو زۆرینەی خەڵکی کوردستان کێشەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێ بەداخەوە بە حەقیقەت ینی من بەش بە حاڵی خۆم قەت قەناعەتم ئەوە نەبووە کە ڕۆژێ لە ڕۆژان فرسەت و دەرفەتیشی وا گەورە بۆ میلەتە بڕەخسێت. ئێمە خۆمان ئێستا لەم کێشە و ململانەیە ببینینەوە کە زەرەر و زیانێکی زۆر گەورەمان لە دۆزەکەمان لە قەزیەکەمان لە حکوومەتەکەمان داوە. بەداخەوە هەموو نیگەرانین و شەقامی کوردیش نیگەرانە لەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ و ئەرکی سەرشانی حیزبەکانە بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات کە ئەرکی خۆیانە کە هەوڵ بدەن ئەم گرفتانە چارەسەر بکەن بە تایبەتی لە ئێستایە کە بارودۆخی ناوچەکە هەمومان متابعەکەین کە گۆڕانکاری لە منطقەکە هەیە و بە تایبەتی ئەمە کێشەیەکی زۆریشمانەیە لەگە حکوومەتی عێراقیانی ناکرێ. ئەمە ئێستا لە هەرێمی کوردستان لە قەیران و لە مۆزایە هێشتا دۆخی سیاسی و ناتەبایی و هەڵەشانەوە لێکترازانی ملت حزبەکان ئاوە بۆ شوێ ببینین هەموو نیگەرانین و دڵنیاشم ئەگەر ئیرادەیەکی ئەوە هەبێت ئەم گرفتانە مەحاڵ نییە بۆ تێگەشتنێکێ لە زانستی سیاسی دەوتێت بۆ نمونە بۆ ئەوەی کێشەیەک چارەسەر بکەین دەبێ هۆکارەکەی بزانێت کە ئەمە ئەم دۆخی کە ئێستا هێچی دروستی کردووە. یعنی ئەوەی کە ئێستا لە بینی حیزبە سیاسەکان بە تایبەتی پارتیویەکێتی دەگوزارێت بە دیاریکراوی ملمانەکە لەسەر چییە؟ ینی وڵی خۆی ئەگەر تۆ بگەڕیت بێمتمانەیە یاخود چی؟ ئەمە بێگومان یەکێک لە هۆکارەکان بێمتمانەیە. دووهام هۆکاری تریژێ ئەم مێژووی ئێمە لە ڕابردووە بە چەند قۆناغێک ئەم ململانیە و شەڕ و کوشتارەی نێوانم دوو حیزبەوەیان بەعام بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لەم قۆناغانەیە تێپەڕیوەکە بەداخەوە ئێمە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان هەستمان کرد کە بەوەی ئیتر تەواو جارێکی تر ئێمە دووچاری دۆخێک نبینەوە کە زەرەر بدەین لە میلەتەکەمان و تەجروبەش لە ڕابردووە ئەوەی سەلمانوە کاتێک کورد یەکگرتووە بێ کاتێک کورد بەهێزە بێ دەستکەوتی گەورە دروستەکە و بەدەستێن ئەم فرسەتشکە بۆ ئێمە لە 91 دروست بوو فرسەتێکی زێڕین و هەلیشی لەبار بوو بۆ کورد بە درێژایی مێژوو ئەم فرسەتی بۆ نەهاتوە دەدەست. تەوەقعی ئەوەمان کرد کە جارێکی ترێمە نەچینەوە ئەو قۆناغانەی کە لە ڕابردوو بەداخەوە بینیمانەوەکو شەڕی ناوخۆوانە عەلاکولین یعنی ئەمە ڕوویدا کە ڕوویدا دوای ئەوە دۆخێکی وا دروست بووە کە کۆمەلگای نێودەوڵەتی و کەشێکی وا دروست بووە کە ئیتر ئێمە جارێکی تر بە خەویش بیر لەو بابەتانە دەکەینەوە ئینشاءڵڵا خەتیش ئەوە ڕوو ناداتەوە. بەڵام بە حەقیقەت یعنی تۆ گەر بێتە سەر ئەوە ئەمە
پاشخانێکی مێژووی هەیە ئەو بابەتانە و ئێستاش بە تایبەتی جۆرێک لەوە کە دروست بووە متمانە نەماوە، بەڵام ئەمانە هیچی نابێتەمەوە بەڕێز ڕزگارکردن لەم پاشخانە مێژوویە کارێکی ئاسانە کاکشێخ. کاکە کارێکی ئاسانە ئەزانی تۆ کاتێکە خاوەنی قەزیەبی تۆ بەرپرسیارەتیت لە ئەستوایە قەزەی میلەتەکەمانە، ینی بە حەقیقەت هەندێک بەرژەوەندی حیزبی و یان هەندێک بەرژەوەندی شخصیش هەتا بێت ئەمانە نابێتەمەوە بەڕێر بۆ ئەوەی کە تۆ خۆت لەو بەرپرسیارەتیە گەورەیە بدزیتەوە کە قەزیە چارەنووسی ملەتێکە، چارەنووسی نەتەوەیەکە بە تایبەتی ئێستا ئەم تەجروبە و ئەزمونەی کە لە هەرێمی کوردستانە ئەوم حکوومەتی لە باشوورا جێگیر کراوە، ئەمە ڕنگدانەوەی گەورەی لەسەر ئاسی نەتەوەییە هەیە، ئەمە دەستکەوتیشی گەورەیە بۆ هەموو پارچەکانی کوردستان، ینی تۆ ئەبێ تەحملی ئەوە بکەی کە بەرپرسیارەتەکەت قورسە، ینی لە هەچ خلافاتێک کە هەبوو بێ لە ڕابردویان لە ئێستاشا هەیە ناگاتە ئەوەی کە تۆ حساب بۆ ڕێی گشتی میلەتێک نەکەیت. و ئەم بابەتانەش ئەوەنە گەورە نییە بە قەناعەتی من، بەس کورد دابنیشێ لەسەر مێزە میلەتی کورد وا مەشهورە میلەتێکی دڵپاکە، ئەنی من پێم وایە دانیشتێک هەبێ دامنیشن ئەم بابەتانە هەمووی چارەسەرە بێت و دڵنیاشمە بێت چارەسەر بێت، چونکە هیچ ئەم دانیشتنە دەبێ پارتیویەکەتی بیکە یاخود بە هێندەی ئەمەش دەبێت لایەنەکانی دیکە بەشدار بن لەم دانیشتنە بەوەی کە بۆ نمونە وەکو بەڕێزت ئاماژەت پێگری قەزیەکە قەزەی هەمومانەوە ڕەنگە هەر حیزبێک بەقەی حەجم و کورسەکانی خۆی قورسایی لەم بابەتەدا دەرکەوێت. بوونی حیزبەکانی دیکە لەم بابەتدا تا چەند گرنگە بۆ ئەوەی لایانی کەم ئەو گرژێکی کە لە نێوانی کەتی و پارتیە جۆرێک لە جۆرەکان کاڵ بکرێتەوە. بێگومان بەرپرسیارەتی هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانە، بەرپرسیارەتی هەموو تاچێکی کوردستانە کە مۆبادەرەی خێر بکەن و پێشنیاری دروست بکەن و هەتا فشاریش دروست بکەن، چونکە قەزیەکە قەزەی هەمومانە، قەزەی هەموو میلەتە، قەزەی هەموو حیزبەکانە، ینی بە حەقیقەت خوا نەخۆسە هەر هەڵدێرێک هەر شکستێک کە ئێستا دروست بێت و یان لە ئایندەیە دروست بێت هەمومان زەرەرەکەین. لەبەرەوە ئەوە نییە بەرپرسیارەتێک کە تەنها ڕاستە بەرپرسیارەتی ئەساسی کە ئێستا کەوتۆتە سەر شانی هەردوو حیزبی حکومڕان کە لە حکوومەتی کوردستانە هەیە، خلافەکە لەوانەیە لە بینی ئەم دوو حیزبەیە هەبێ، بەڵام حیزبەکانی کەش نابێ دەستەوەستان دانیشن و تەماشای ئەم بارودۆخە بکەن، بەڵکو بێ دەوری ئیجابی خۆیان ببینن، ئێمەمانانە بێ دەوری ئیجابی خۆمان بینین، هاندەر بین بۆ ئەوەی کە یەکبوون و یەکڕێزی میلەتەکەمان لەسەر و هەموو شتێکەوە دابنین و نابێم دۆخە بەم شێوەیە. سیاسەکانی دەروی یەکێتی و پارتی ئەم دەوران بینیوە؟ وەڵی ممکنە ینی ناکرێت لەوانەیە لە ڕابردووە بینی بێتیان و لە ئێستا جۆرێ، بەڵام ئەمانە هێشتا لە ئاستی پێویستانیە، بەڕاستی لە ئاستی پێویستانیە. ئەم قەزیە من هەموو جارێکە لە دانیشتنی خۆما کە دانیشین باسی ئەم بارودۆخانە ئەکەین، فعلەن هەمووان نیگەرانین، بەڵام هەمووشمانە بێ خۆمان بە بەرپرس بزانین بەرامبەر بەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان، بەرامبەر بەم دەستکەوتە گەورانی حکوومەتی کوردستان، چونکە ئەم حکوومەتە بەری خەباتی ڕەنجی ساڵەهای ساڵی ئەم میلەتەیە، چەندین سەدە قوربانی بۆ ئەم دەستکەوتانە درراوە، لەبەرەوە هەچ خەلەلێک دروست بێ ڕاستەخۆ تەسیراتی هەیە کە ئێستای بینین لەسەر کۆمەلگاکەمان. مەسائیلی سیاسی زۆر گرنگە کە کەشێک لە وڵاتەکە دروست بێ کە بارودۆخی سیاسیمان جێگیر بێ، کە بارودۆخی سیاسی جێگیر و مستەقیل بوو هەموو بابەتەکانی تر ئەچێتە پێشێ. ینی ئێمە ئێستا تەمەنایەوەکەین کە حکوومەتێکی بەهێزمانە بێ لە هەرێمی کوردستان و ئەشبێ ببێ، بەڵام ئەم حکوومەتە بەهێزە جێگیر نابێ ئەگەر بارودۆخی سیاسی و ناتەبایی هەبێ لە ناو ڕیزەکانی پارتە سیاسیەکانی حکومڕان یان دەرەوەی حکومڕان. بۆیە پێویستە بە هەموو لایەک یعنی بەپەلا ینی بەپەلە بێت لەوە بکەینەوە کاچی زووە هەنگاوی گەورەتر بنین بۆ ئەوەی یەکبوون و یەکڕێزی میلەتەکەمان بپارێزی. کاکشێخ بەڕێزت هەم کەسێکی کۆمەڵایەتی و کەسێکی سیاسیشی هیچ هەوڵێکی تاگلایانانە بۆ نمونە هەبوو لە ماوەی ڕابردوو بۆ ئاشتەوایی سیاسی لە هەرێم، پێم وابێ هەوڵێکی بەڕێزت هەبوو، نەتیجەی ڕوونچی بوو بۆ ئەم بابەتە؟ وەڵاو پێش ماوەیەک بوو من وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی من هەستان بە ڕۆڵێکی وا ببینین بۆی ناوماڵی کوردستان یەکخینەوە و تەبایی و ئاشتەوایی سیاسی دروست بێتەوە لە کوردستانە، هەوڵێکی واماندا کە بەداخەوە
نەگەشتە ئەنجام. باشە بڵێ تازەترین هەوڵ چییە؟ هەوڵی کە هەیە بەنیاتن بۆ نمونە ئەوەی کە جێی خۆشحاڵی بێ من ئەوەی کە جێی خۆشحاڵی بێ من هەمووشمان ئاگادارین لە ڕۆژانی جەژنە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان مبادرەیەکی کردووە. ئەم مبادرەیە شتێکی زۆر کاریشی زۆر پیرۆز و باشە پێویستە حیزبەکانیانی بەڕاستی چپارتی چێشێتی و هەموو لایەنەکانی تریش بەدەم ئەم بانگاوازەوە بچن لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەژێر چەتری کوردایەتی هەموو کۆبنەوە و ئیتر بەڕاستی گەشتۆتە حەدێک کە شتەکان هەمووی ناشرین بوو ینی بەڕاستی حەقیقەتێکەیە بێمە دان بەوەدا بنین کۆمەلگای کوردستان بەرەو لێکترازانێکی تەواوە ڕوە کۆمەلگاکەمان کە ئەمە خەتەریشی زۆر زۆر گەورەیە ینی بەهۆی حەسو کەوتە سیاسیەکانەوە دۆخێکی وا ڕەخساوە کە بەداخەوە من ئەماڵێم تاچی کورد بڕوای نەک بە حیزبایەتی بڕوای بە کوردایەتی نەماوە ینی ئێمە هەموو مێژوو ئێستا بەداخەوە ناشرین بوو بەم شێوەیە کە وەڵامەکانی خۆ بیر نەچێت ئەوەی کە ئەگوزەرێنە ناوخۆی هەرێم تەنها ملانێکی نێوان حیزبەکانە یاخۆت بە هێندەی ئەمەش ڕەنگە وڵاتانی ئیقلیمی ئەم لە ئەو لە دەستیان لە خۆشکردنی ئەم کێبڕکێدا هەبێت تۆ بۆ خۆت ئەمە دەبینیت ینی زۆر جا باسی ئەمە دەکرێت ئەزانی ممکنە دەست هەبێ بەڵام ئێمە ئەگەر ئیرادەیەکمان هەبێ ئەگەر هەست بە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و مێژویی خۆمان بکەین بڕوان ناکەم ئەگەر دەستێوەردانیش هەبێ بە شێوەیەک بێ کە بگاتە ئەو ئەنجامەی کە قەزیەکەمان بخاتە خەتەرەوە بە حەقیقەت یعنی ئێمە بێ ڕێز لەم دەستکەوتانە بگرین و بێ حیزبەکان هەموو خۆیان بە بەرپرسیار بزانن بەرامبەر بەم دۆخی کە ئێستا ئەگوزەرێ لە کوردستانە و هەمومان لەژێر چەتریەکە کۆبینەوە کە چەتری کوردایەتی بێ و بەرژەوەندێ باڵەکانی گەلەکەمان ڕەچاو بکەین و هەمومان خزمەتی ئەم دۆخی ئێستای هەرێم بکەین. باشە کاخشە دامەزراندنی ئەنجومەنی ڕاوێژکاری نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کە وەکو ئەنجومەنی کە ڕاوێژکاری بۆ ئەوەی هەگرفت و کێشەیەک هەبێت ینی تاوتێ بکرێت ئەمە خزمەت بە ئەو قەزەیە دەکات کە پێی دەوتێت کەمکردنەوەی ناکۆکی نێوان هێز لایەنە پێم باشە من وەکو خۆم پێم باشە کاتی خۆشی من بیرۆکەیەکی وام هەبوو پێشکەشم کرد چونکە بە حەقیقەت دەبێ کەشێکی وا دروستکەین تاچی کورد و حیزبەکانی تر هەمووی هەست بکەن کە بەشدارن لەم پرۆسە سیاسیە ئێمە هێشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیان هێشتا ئێمە دەیان کێشەی گەورەمان هەیە کێشەی استراتیژیمان هەیە بەڕاستی کێشەی نەت زۆر کێشەمان هێشتا بە معەلەقی ماوەتەوە خەباتێکی زۆر زۆری ئەوێ لەبەرەوە پێم باشە بەو ناوە ئەنجومەنیشی ڕاوێژکاری کە دروست بێ سەرۆکی هەموو پارتە سیاسیەکانی کوردستانی تیابێ یان کەسایەتی سیاسیەکانی تیابێ و دڵسۆزانی تیابێ بۆ ئەوەی کە هێڵە نیشتیمانیەکان و پرۆژە گەورەکەی کە کاری لەسەرەکەین و بە شێوەی مشورەت و بۆ ئەوەی کە تێکرا بەیەکەوە هەمومان لە خزمەتی پرۆژەیەکە بین کە پرۆژەی نەتەوایەتی گەلەکەمانە و هەمووش پاڵپشتی ئەو حکوومەتە بکەین کە ئێستا لە کوردستانە جێژیرە و کاری خۆیەکە بەڕاستی ناکرێت دەستێ وەردان بکرێ بۆ کاروباری حکوومەت ئیشی خۆیەکە و حیزبەکانی ژەبێ هەموو پاڵپشتی کاروبارەکانی حکوومەت بن بەڵام لە هەموو حاڵەتێکە کەس بەری نییە یعنی ئێمە بێ جورئەتمانە بێ و بین دانیشین اعترافکەین بەوەی کە ئێمە لە ساڵانی ڕابردوو لە دەزانینەوە بێ لە کەمترخەمیەوە بێ لە هەر شتێکەوە بێ هەڵەمان زۆر کردووە ئەم هەڵانە وای کردووە ینی بەڕاستی ئێستا کۆمەلگاکە بەو شێوەیە متمانەی نەماوە بە دەسەڵات کە ئێمە هەموو خەفەتی پێخۆینەنی وەکو عەرزم کردی ئێستا زۆر جار بابەتە نەتەوایەتی و نیشتیمانیەکانمان یعنی گەشتۆتە ئاستێک کە سوکایەتی پێکرێت ئەما بێ بزانین هۆکارەکەی چیە هەروانەی بینین بڵێن ئەمە کاکە دوشمنانی کووردە و لەم لاو دەستێوەردانێوانە بێ ئمە خۆمان بزانین هۆکارێکەیە باشە هەرە و میلەتە بوو ڕۆژێ لە ڕۆژان هەر هەمووی ئامادە بوو گیانی خۆی ببەخشێت لە پێناوی قەزیەکەی خۆیان لە پێناوی هەتا کەسایەتی سیاسیەکانی کوردستانە ینی بۆچی ئێستا
هەرو میلەتەیە بەم شێوەیە کە ڕۆژانە ئەبینین لە سوۆشیال میدیا و لە ڕاگەیاندەکان و قسە لەسەر قەزێکی خۆیانەکان یعنی ئەمە ئێستا سەری دنیا نیە ئێستا زۆر ئاساییە ئەم دۆخە توانێت پێچەوانە بکرێتەوە یەکەم لەو هۆکارانە بکۆڵینەوە بزانین بۆچی میلەتەکەمان ناڕازیە هۆکارەکان دەستنیشانکەین ئیشی لەسەر کرێوەکە و بۆم باسکردی کورد میلەتێکی دڵپاکە زووشت لە بیرەکە یعنی اعتیباری بۆ بگەڕێتەوە وەڵاو میلەتە هەمووی دڵسۆزی خاک و باشە نیشتیمانی کاکشێخ ئەم هەنگاوی ئاساییکردنەوە دەبێت لە ڕێی حکوومەت و بیا لە ڕێ حیزب بوو ینی بۆ نمونە ئێستا ئەگە جاران میلمانەکان حیزبوو ببێت ئێستا بۆ نمونە بابەتی حکومڕانی شیاتوتە سەر بۆ نمونە حکوومەت بە ئێترافی خۆی کە لە کابینەی نوێم بەرنامەیەکی چاکسازی بۆ ئێستاش لە هەندێک شوێن و جێگە و پنت کێشەی بۆ دروست دەکرێت هەنگاو گەورەکە دەبێت لە حیزب بۆ بیا لە حکوومەتەوە وڵی لە سەرەتایە بە قەنەعەتی منە بێت لە حیزبەوە بێت چونکە هەمیشە دایم خۆشمان کاتی خۆی بەشێک بووین لە حکومڕانی کوردستان و بەشداریمان کردووە ینی دایم دەسەر ئەوە قسەمان کردووە کە حزبەکان پێویستە دەست تێوەردان نەکەن لە کاروباری حکوومەتە چکە خۆ دەزانی مەسەلەن حزب بە حکوومەت دروستەکە تویە کێشەکانیش ینی لە دەرەوەی ئیرادەی تەسەورەکەم حکوومەت بێ ینی لەوانێ ئەم ناکۆکیانە لە ئەستە بەرزەکان نابێ ئەمەش ئەوەنە گەورە نییە بە قەنەعەتی من گرفتێکی ئەوەنە گەورە نییە زۆر تەبیعیە دانیشتن احترام و چۆنەڵێ حسابکردن بۆ یەکتری و بێ لایەنەکانی واقعی دیموکراتیەتی کوردستانیش قۆبڵ بکەن ینی هەندێ بابەت بەڵێ هەندێ بابەت هەیە ئێستا لە کوردستانە کە سەری هەڵداوە بۆ نمونە ئێمە بڕوامان بە دیموکراتیەتێکی ئەم پرۆسەیە کە ئێستا لە هەرێمە هەیە پرۆسێکی دیموکراتیە دەسەڵات لە ڕێی سنووقەکانی دەنگدانەوە دەسەڵاتی وەرگتووە لە کوردستانە بەڵێ میلەت دەنگی پێداوە مادەم ئێمە ئەم پرۆسەیەمانەیە ئەبێ احترامیش لە پرۆسەکە بگیرێ لە زۆرینەیەک بگیرێ بەڵام ناشبێ بە شێوەیەک بێ لە شێوەکان کە ئێمە کۆمەڵێک خلافاتی پێشتر هەبێ ئەمانە معالەجە نەکرێ من تەوەقوعەکەم ئێستاش هەنگاو ئەندرێت و گەشتبینیشم لە ڕۆژانی داهاتووە ممکنە ئەم دانیشتن دەست پێ بکاتەوە گرفتەکانەوە گەورە نین ئەوەنە گەورە نین بەڕێز لێگرتن بە ئەمی بەرامبەر دۆخەکە مەجاالیەوەی تایە کە چارەسەر بێ و ئەشبێ ببێت چونکە ئەم قەزەیە قەزەیەکی نەتەوایەتی و میلەتە ینی تۆ ناکرێ خلافی حیزبی والێ بکەی ئاوە بەم شێوەیە تەسیرات بکاتە سەر میلەتەکە و وەزع دروستکە و میلەتەش لە نەتیجەیە مەقوبڵ باشە بۆ ئەوەی بۆ نمونە ئەزمموی ڕابردوو کۆبوونەوە کراوە دواتر گرفتەکان و خۆیان سەری هەڵداوەتەوە ئەم جارە دەبێت ئەگەر بۆ نمونە کۆبوونەوە بکرێ ئەو بنەمانە چییە کە دەبێت دەستی بکرێتە سەر و بکرێتە کارنامەیەکی هاوبەش وەکو میساقێکی شەرەف لەناو لایەنەکاندا واژۆ بکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە نەگەڕێنەوە بۆ دواوە بۆ قۆناغی ڕابردوو بنەما هاوبەشە تێگەشتنە دروستەکە چیە بۆ ئەمە تێگەشتنە دروستەکە بە بڕای من احترامە پێش هەموو شتێک ئاگاداربوونە لە ئیشەکان ینی تۆ کاتێکە مشارەکە ئەەکەی لە هەر قەزیەکە لە هەر پرۆژەیەەکە حزورت هەیەتیایە پێویستە لە هەنگاوەکانیشە خوێندنەوەت کە ئەوی کە من جۆم لێ بێ ینی زیاترینیان ئەبێ حساب بۆ لایەنی بەرامبەر بکرێت بە هەر شێوەیەک بێت پێم کێشەکانەوەنە گەورە نین تەنها ئەمەی کە وای کردووە حەز بە پراوێز خستن و نەبوونی مشورەت و ئەمانەیە کە وای کردووە کە گرفتەکان تەشەنە بکە و گەورەتر بێت پێم وایە ئەگەر هەر هەنگاوێکە ئەکرێت بە ڕاوێش بکرێت و احترامی مقابل هەر بژیرێت تەسەور ناکەم کەسیشە بێت پشت بکاتە ئەم بەس زۆر جار کاکشە ینی بابەتەکە بابەتی ئابووری و بەژەوەندی و چوزانم ینی ئەمەی تێکەڵ دەکرێت پێ دوایە ئاسان بێ ینی بۆ منە ئەم لێک تێگەیشتنە ئەم ڕێکەوتنە بە کۆبوونەوە بکرێت خۆی پرسیارەکە ئەمە ئەخمەرجنیە تۆ لێرەیە بە کۆبوونەوەکەی ئێستا ئێمە پرۆسەیەکمانەیە پرۆسی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە دیارە چۆنە ئێستا واقعەکە چۆنە ئەکرێ ینی من نازانم ناوەڕۆکی ینی تەواوی گرفتەکان چی ینی بە محەدەدی بەڵام کاتێک کە تۆ هەست بە بەرپرسیارەتی کرد
قوربانیژە بێ بدەیت ئەمە لۆبی مۆزوعەکەی بەڵێ ئەبێ قوربانیش بدە ینی تۆ ئەمە شتێک نییە بە میزاجی شخصی منەوەم پێخۆش نییە و منەوە پێخۆش نییە و لەوەیە مەسلحەتمەوە نییە مەسلحەتی میلەتە مەسلحەتی میلەتە ینی بەڕاستیە بێ حیزبەکان ئیتیفاق لەسەرەوە بکەن کە پاڵپشتی تەواوی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بکەن خۆمە ناکرێت تۆ حکوومەتێکە دێ و دانیشی حیزب 24 ساعت تەحکوم کا و لەوێ حکوومەت ڕابگرێەوەوانە ئەمە غەڵەتەکەیە لێرەیە من پێم وایە بواری دانیشتن بڕەخسێت بواری دانیشتن بڕەخسێت لەسەر مێزێ دانیشتن گفتوگۆ بکرێت ئەم کێشانە هەر چارەسەرە بێ ینی بەڕاستی بەس کێشەکە وەیە کە دانیشن کێشەکان چارەسەرە بێ ئومێدیشەکەم لە ئایندای بە دانیشن چووکە وەکو عەرزم کردی میلەتەکەمان بەڕاستی نیگەرانە زۆر ینی لە وەزعەکەیەکەی تر ینی بڕایەوەتە بڕای بە مێژوو نەماوە بڕای بە ئایندە نەماوە ینی هەندێک شت گوێبیست دەبین کە ئەمە قەت ڕۆژە لە ڕۆژان تەوەقوعی ئەوەم نەکردووە لە کۆمەلگای ئێمەیە دوایەوەی کە ئێمە لە چیمان لە مێژووە بەسەر هاتووە ئێستا خەڵکانێک هیوا بخوازێ بۆی کە دوشمن و ناحەز بێتەوە حکمڕانی بکەن یعنی تۆی ئەبێ ئەمانە هەمووی بە گرنگجی وەربگرین بزین بۆ چیانی وای لێ هاتووە لەبەرەوەکە کە شتی شخصی دانیشی تۆ ئەمەم بەدڵنی ئەمە نابێ لەبەرەوە هەستکردن بە بەرپرسیارەتی زۆر گەورەیە بۆ تەکمیلەکردنی ئەمە کاخشێق تا چەند گرنگە بۆ نمونە دیوێکی یاسایی ینی بەبەری مەوزوعەکاندا بکرێت بۆ ئەوی کە بۆ هەر بابەتێکە ڕێکەوتنی لەسەر دەکرێت لە چوارچەوەی یاسا و دامەزراوە شەرعەکانی هەرێمدا مامەڵی لەگەڵدا بکرێت بۆ ئەوی جارێکی دیکە دووبارە نەبێتەوە ئەمە یاسا چی ڕۆڵێکی دەبێت لەمەدا وڵی چون ئەوەی کە ئێستا ڕوودەدا زیاتر لەسەر ئاستی شخص و حیزب و بەرژەوەندی شخصی ئەمەی کە ئێستا ڕوودەدات بەرەنجامی ئەوەیە ینی ئەمە ڕوون و ئاشکرایە بۆ ئەوەی ئەمە تێپەڕێنین بابەتی یاسایی تا چەند گرنگە بۆ ئەوەی کە دیوێکی قانونی بکرێت بە بەرکێشەکاندا بۆ ئەوەی کە لە چوارچەوەی قانون و یاسا بەپێی یاساکار پێکراوەکان لە هەرێمی کوردستان ئەمە چارەسەر بێت سەرەتا ئێمە پێش هەموو شتێ پێویستیمان بە گەڕانەوەی متمانەیە ئەمە زۆر گرنگە باشە ئێمە کە متمانە گەڕایەوە کە تەبایی و برایەتی دروست بوو لە کوردستانە وەکو عەرزم کردی هەنگاوەکانمان هەنگاوی دەستە جەمعی بێ کاروبارەکانمان بە مشورەت بکەین هاوسەنگیەک دروستکەین ئەنی خەڵکی کوردستان و حیزبەکانی کەش هەست بکەن کە حکوومەتی کوردستان حکوومەتی ئەوانە خۆیانی تیا ببینەوە حوزوریانە بێ و جووریانە بێ ئەم بابەتانە چارەسەرە بێ ینی ئێمە وەکو قانونمانەیە موەسساتمانەیە هەموو شتێک تهدید کراوە ڕێکاری خۆی کاری خۆی ئەمانە گرفتمان نییە لەوەیە ئێمە تەنها گرفت لەوەیە متمانە نییە لەبەرەوە پێویستە وەکو عەرزم کردی ئێمە دەیان کێشەی کەڵەکەبووی مێژوویی و ڕابردوومان هەر هەمووی لێرەیە کۆبۆتەوە بە حەقیقەت پێویستیمان بە بەردەوامی بە احترامی ڕێز هەیە لە ناو خۆمانە و بە لێبوردەیی هەیە لێبوردەیی زۆر گرنگە زۆر جار دایان کێشەمان بینیوە بە هەنگاوێک بە دەست پێشخەریەک چارەسەر بووە ئەگە تەبای و برایەتی دروست بێتەوە و کاروبارەکان بە شێوەی مشورەت و دەستە جەمعی بکرێت بڕوانەکەم کەسێکی ئینکاری ئەم بابەتە بکە بەڵام لە ئێستاە بەڕاستی فەوزایەکی زۆر گەورە دروست بووە ینی هیچ کاتێک بەخەر ئەم چەند ئەم 1-2 ساڵە ئەمەم نەدیوە لە هەرێمی کوردستانە ینی لە ڕابردووە خلافیشە بووە شتیشە بووە چارەسەر کراوە ویان نەچۆتە دەرەوەی بازنێوی بێتەوە ناو شەقا مەشاکی دیشە بووە لە ناو حکوومەتە حل کراوە لە ناو حیزبە سیاسیەکانە چارەسەر کراوە بەڵام ئێستا بە تەواوەتی ینی زەق بۆتەوە وەکو ئیشارەتیشی بۆدا حیزبەکانی تریش ینی وەک پێویست کە سەیرەکان ینی بکە ئەمە غەڵەتە ینی پێویستە ئێستا ئەمەمانان هەموو خۆمان بە بەرپرسەزانین بەرامبەر بەم دەستکەوتانی کوردستانە بێ هەوڵ بدەین ینی دابنیشین بزانین کاکە ئەمە چی ینی مەوزوعەکە دەستە چی ینی جۆمان لێ بێ لێرە لەوێ بانجی زەنجی دوویداری لێدرری ئەمانە کارەساتە ینی کارەساتە تۆ لە هەموو حاڵەتێکە شت نەگەشتۆتە بن بەسکا کە ئێمە هەموو کوردین هەموو برایەکین هەموو مێژوویەکمان هەیە تاریخمان هەر بەیەکەوە بووە ئێمە هێشتا 150 خاکی کوردستانمان ماوە لە دەرەوەی هەرێمی کوردستانە تازە ئێمە دابنیشی ئەگەر کێشەکان لە کات و ئانگساتی خۆیان چارەسەر نەکرێت دەگاتە ئەوەی کە بۆ نمونە دوو ئیدارەی لە هەرێم ڕووبات پێشبینی ئەمە دەکەیت
وڵی خۆیمە واقعبین بین خۆ ئێستا دوو ئیدارەی چییە نی دوی نێودەوڵەتی لای دەرەکی ڕێگەبەمە دەدات بەانی بەشێک لاو کێشەکان ئێستا دوو ئیدارەی چۆنەیانی من نازانم ئێستاش ئێمە بەداخەوە بینین هەردوو زۆنەیانی خۆ تۆ ئەوە چەند هەنگاوێک نەرا بۆی کە حکوومەتێکی جێژی بکرێت لە کوردستانی نامە لە دوای لە 2030ەوە بە تایبەتیەوە پێشتریش کە ئاشتەوایی لە بینی هەردوو حیزبەکە دروست بوو ئیتیفاقی استراتیژی کرا ئەمە هەر بە شێوەیەگە دوو ئیدارەیە بەڵام چۆنەڵێ هینێکی بۆ کراوە و ئەمانە بەڵە بزەبەت ینی خۆ تۆ بەڵام بە فعلی بتەوێ شتێکی وە جێژیت کە ینی بێ بە دوو هەرێم و ئەمانە کۆمەلگای نێودوڵەتی تا ئەمە قوبڵ ناکە بە تەوەفۆی شتێکی باشت بیرخستنەوە لە قسەکان ئەو ڕێکەوتنە استراتیژی کە لە بینی یەکێتی و پارتی هەبوو تا ئێستاش ینی کاری پێ دەکرێت پێ دوانیە بە هەموارکردنەوەی هەندێک لە بەرگە و مادەکانی خزمەتم قەزەیە بکات بە کەمکردنەوەی و کاڵکردنەوەی ناکۆکیەکان لە ئێستادا بێگومان ئێستا زۆر کەس کاتی خۆی گوێم لێ بۆ ڕخنەیەگەر لە ڕێکەوتنی استراتیژی نێوان هەردوو پارتەکە بەڵام بەلای منەوە ینی بن بە شاکارێک سەیرمە کرد چونکە هیچ قۆناغێک بەقەر ئەو قۆناغی دوای ڕێکەوتنی استراتیژی ئیسیقرار و ئاشتەوایی و یەکبوونی کورد نەمدیوە ینی بەڕاستی دەستکەوتی ئەو ڕێکەوتنە بوو بەڵێ زۆر گرنگ بوو بۆ قۆناغە ئێستاش پێویستە جارێکی تر جۆرێک لە جۆرەکان دەستکاریە وەزعاب کرێ شتێک کرێکەی تر کۆتایی پێبێ ینی بەڕاستی عیبە بەڕاستی عیبە موشتێ ناشرین بۆ لە وڵاتەیە ینی خۆمە ناکرێ بەم شێوێ بمێنێتەوە خەڵکی ژانی ئێستا بار ئەوە ڕوون بێ لای هەموو لایەک خەڵک ئێستا سەیری ئەوە ناکات چۆنە و چۆن نیە خەڵک سەیری ژیانی خۆیەکە سەیری بارودۆخی ئابووری هەرێمەکە سەیری ئەوکات ئەو دانانیشیە تازە قەزاوات بکە لەسەر ئەمە چۆنە چۆن نییە فشارێکی دروست کردو فشارێکی جەماوەری هەیە گشتیە ینی گشتیە ئەڵێ کاکە ناکرێ ئەم وەزع بەم شێوەیە بمێنێتەوە ینی دۆخەکەی ئێستا بیرکردنەوەی ئێستای بە تایبەتی نەوەیەک زۆر جیاوازە لەسەر دەرمی ئێمە ینی هەندێک شت بڕای پێێنی ینی من ئەگەر بێم بە شەرحی باسی هەندێک بابەتی مێژووی بۆ بکەم باسی هەندێک شتی بۆ بکەم ئەو ئەسڵان بە شێوەیەکی تر بیرەکاتەوە لەبەرەوە کەواتەکە شە نەمانتوانی وەکو خۆی مخاتەبەی ئەقلی ئەمنەوەی بکەین نەمانتوانیوە نەخێر ئێستا من قەت گلەی ناکەم لەم نەوەیە ئێستا جوێنمان پێ بدا جوێن بە مێژوومان بدا بە تاریخمان بدا من شخصی خۆم گلەی ناکەم لەبەرەوەی پەروەردەی دەستی چەند ساڵی ڕابردووی خۆمانێمە ئەمجیلە بڵێ دەبووکی ئەمە بکە ئەبوو حکوومەت بیکە بوو بە هەردوو دەسەڵات ئەکادیمیەکان مامۆسان نابێژگە لەوان بەڵێ ئەوانیش بەرپرسن زۆر بەرپرسن بەڵام ئەساس لە لوتکەی باڵا سیاسەتی حکومڕانی لە وڵاتای ئێمە ئەم دۆخەمان دروست کردووە کە ئەم دۆخەمان دروست کردووە مێستا متمانەکان متمانە بە مێژوو نەماوە متمانە بە ئایندە نەماوە تۆ ڕوود نایە باسی ئاڵای کوردستان بکە ئێمە کارەساتیانی بەڕاستی باسی سمبولەت مێژوویەکان بکەی خەڵک پێیەکەنێ بە تایبەتی ئەم جیلە لەبەرەوە خۆمان مقەسیرین دەسەڵات مقەسیرە گلیان لێ نەکەین ینی تۆ کۆمەلگا بچووکەرەوە لە خانەوادەیەەکە بەڵێ لە خانەوادەیەەکە ئەگەر سەرۆکی ئەو خانەوادەیە ڕئیسی ئەم عایلەیە گوێ نەداتە ماڵ و منداڵ و ئەمانە هەرێکی بەشوێک فەوزایەک دروستە بێت لەناو ئەمەش عینشتە بەڵام ئێستاش مەجال ماوە ئێستاش بوار ماوە بە شەرتێ بە جەریانە بە ئازایانە دان بنین بۆیە کاکە ئێمە لە قۆناغێکە هەندێک هەڵی گەورەمان کردو هەڵی کوشندە کۆمەلگاکەمان هەڵۆشانوە کاکە ئێمە کۆمەلگامان هەڵۆشانوە ینی بەڕاستی کارەسات بە بەردەوامی ڕووەدا ینی ئاشتی کۆمەڵایەتی کەوتۆتە مەترسیەوە وەساوی کە ڕوویدا لەم ڕۆژانەیە لە چەمچەماڵ ئەمە بەردەوامە بێ لە ڕووی نەفسیەوە خەڵک داڕووخاوە لە هەموو بەها جوانەکان کەلتور هەر هەموویمان بەسەرەکە تێگاوە تۆت بڕواکەی من بێگانەکان دێن نەژنەبی کە دێن خەفە دەخۆن بۆیڵێ کاکەیەوە کەلتورێکتانەیە بۆ تێشیەدەن بۆ وێرانیەکەن بۆ وەکو ئێمەی لەکەن ینی ناکرێت و ئێستا کۆمەلگای کوردستان بەراوردکەی بە کۆمەلگایەکی وەکو ئەوروپا بێ لەوێ یاسایەک بێنی یەکسە کۆپیکەی بەسەر هەرێمە کاکە ئێمە ئەوە چەندین سەدە لە پێش ئێمەوە بوون چەندین قۆناغی مێژویان بڕیوە ئێمە ناکرێ ینی بەڕاستی ئاگامانە بێ لە هەندێک عورف و عادەتی خۆمان بێ بزانین چی ئەەکەین
ینی بەڕاستی غەڵەتمان زۆرە. باشە کاک شەقوک دوایین پرسیار بڵێ گەشتبینی بەوەی کە یەکێتی و پارتی کە لوبی مەوزوعەکەن و چاوەکان لەسەر ئەوانە زیاتر لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا کۆ ببنەوە و کۆتایی بەشانە بێت گەشتبینم ئەمە زانیاری نانم هەر پێشببینیش نییە گەشتبینم هەوڵەکان زۆر بەجددی بەردەوامە و ئیشاءڵڵا ئێمەژەم و پشتگیری ئەو مبادرە خێریانەکەین ئەم کێشانەش ئەوە نەزەغنینەوە نە گەورە نین بە تەسەوری من بخوا بە یەک دوو دانیشتن هەمووی حەلە بێ و ئیشاءڵڵا داواکاریشم حیزبەکان هەر هەمویان پاڵپشتی ئەو پرۆسەیە بکەن کە ئێستا لە سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێەکە و داواژەکەم لە شخصی جەنابی کاگنیچیلوان کە کەسایەتیەکە خۆشەویستە لەناو حزبەکان لەناو هەمویانە و پیاویی لێبوردە و ئەزمونێکی باشیشی هەیە لە ئەشتەوایی و لە ڕێخستنەوەی ناو ماڵی کوردستانە و سوور بێ لەسەرەوە و بخۆشی بێت سەردانی هەموو حزبەکان بکە و دابنیشن ینی کێشەکان ئەوەنە گەورە نین وەکو پێم وتی بەس ڕێزی بەرامبەر هەستکردن بۆی کە هەموو کەسێک بەشدارە چونکە ئەم حکوومەتە تایبەت نییە بە حەقیقە ڕاستە ئێستا ئێمە پرۆسەیەکمانەیە حزبی حاکم کە پارتی دیموکراتی کوردستانە حەقی خۆیەتی سیاسەتی وڵاتدا ڕژێ ئیدارەی وڵاتەکە ئەوەکە پرۆسەیەکی دیموکرات شەرعیەتی بگورە لە میلەتە وەرگرتووە بەڵام لە هەمان کاتا بە کۆمەلگایەکی ناتەبیعیمانەیە پێویستە زیاتر کەواتە دەبێ هەنگاوە گەورەکە لە پارتیەوە بێت وڵی بەتاکید لە پارتیەوە بێ من پێم باشترە لە پارتیەوە بێ و ئەش بێ برادرانی یەکێتی ژیانی ڕۆڵی بەرچاویان هەبێ بۆ ئەوی نەبنەمایی ئەوەی کە وەزعەکە بەرە و خراپتر بڕوە چونکە زەرەرەکەین ینی بەڕاستی زەرەرەکەین کورد کاتێک حسابی بۆکرێکە یەک بێ لە هەموو دنیا لە ناوخۆ لە دەرەوە بەڕاستی ئێمەشخوا نەخواستا ئەگەر بێت و لە سیراعێکی بچوو گەورەکەین و بڕۆین پەنا بۆ شتێکی تر بێنین و قەزێکی خۆمان ئەچی تۆ بەرامبەر بە مێژووەڵێ ینی بەڕاستی کارەساتە ئێسا گە تەنەزوریش بکەیت گەورەیە ئێستا گەریەکێتی لە هەندێک مەسایی لا بێتە پێشەوە تەنەزول بکە گەورەیە پارتی لە هەندێک مەسایی لا بێتە پێشەوە تەنەزول کە گەورەیە چونکە لە پێناوی میلەتەکەمان نایکەین بۆیە من ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئەم بارودۆخە بە زووترین کات چارەسەر ببێ و مژدەی خۆشی بگەڕێتەوە ئیستیقراری سیاسی ببێ دوای ئەوە دۆخەکانی کەس چاکترە بێ ینی بارودۆخی ئابووری جێگیرە بێ بازار جم و جوڵی تێکەوێتەوە ینی ئەتوانین پلانی گەورەترمانە بێ. زۆر سپاس بۆ بەڕێز شێخ محمود حەفیزادە کەسایەتی دیاری کوردستان و شاری سلێمانی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ بەعکسەوە بەخێر بێن سەرچاو دووبارە بەخێر بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەێکی دیکە و بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستەکان بەختەوە بن.